بەڕێز هێمن هەورامی بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان سەرەتا بەخێرهاتن دەکەین بۆ بەشی کوردی دەنجی ئەمریکا. زۆر سپاس. کاکێ من جەنابتان ماوەیەکە سەردانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکەن، دەکرێت باسی ئامانجی سەردانەکە بکەین؟ بەڵێ ئێمە ئامانج لەم سەردانە دوو بابەت بوو. یەک بەشداریکردن بوو لە کۆنفرانسە ساڵانەی کە کەنەدی سکول ئۆف گڤەرنمنت لە زانکۆی هارڤارد ساڵانە هەیەی و کۆنفرانسی ئەم ساڵ لەسەر ناشنال ئەند ئینتەرناشنال سێکیوریتی بوو. 73 کەس لە 23 وڵاتی لە بەشداری کردبوو. من ژوەکو بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان بەشداریمان تیا کرد و ئامانجی دووەمیشم سەردانیکردنی واشنگتن بوو بۆ کۆبوونەوە لەگەڵ ڕەوەندی کوردی لە ئەمریکا. بۆیە لەم ڕۆژانە ئێمە سیمینارێکی سیاسی کراوەمان هەبوو بۆ ژمارەیەک لە ڕەوەندی کوردی و لەگەڵەوەش سەردانکردنی کۆمەڵێک لەو ناوەند و دامەزراوە فکریانەی کە لێرە پیانەوترن ئۆپینیەن لیدرز بۆ ئێمە گرنگە کە تەواصولمان پەیوەندیمان لەگەڵ ئەم ناوەندە فکریانە هەبێ بۆی لە بیر و بۆچوون و هەڵسەنگاندن و شیکردنەوەکانی خۆمان لەسەر ڕەوشی سیاسی ئێستای هەرێمی کوردستان، پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ عێراق، وەزعی ئیقلیمی ئەو تەتەوڕە ئەو پێشکەوتنی ئیقلیمیانی کە ئێستا هاتوونەتە ئارا بۆچوونەکانی خۆمانیان بۆ بخەینەوە. بەڵێ باشەکە من جەنابتان هەڵوێستی ئەمریکا هەم لەسەر ئاستی حکومی هەم لەسەر ئاستی ناحکومی بەرامبەر بە هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنگێن؟ ئێمە پێمان وایە هەڵوێستی ئەمریکا بەرامبەر بە هەرێمی کوردستان لە چوارچێوەی هەڵوێستی ئەمریکایە بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق بە شێوەیەکی گشتی. ئەوە نییە بڵێ ئەمریکا هەڵوێستێکی تایبەتی یان استراتیژ و سیاسەتێکی زۆر تایبەتی بۆ هەرێمی کوردستان هەبێ. بەڵام ئەوەی ئێمە لە ئەمریکامان بینی و لە مەواقفی ڕسمیان بە تایبەتی لە لێدوانەکانی ڕێز جۆزف بایدن بێ لە سیاستیان بلەم لە عێراق لەکردنەوەی قۆنسولیان لە هەرێمی کوردستان تا ئێستش ئەوان پابندێتی خۆیان بۆ ئاسایشی عێراق بە شێوەیەکی گشتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی تایبەتی دەربڕیوە و ئەوان لەگەڵ ئەوان کە هەرێمی کوردستان لە چوارچێوەی سیستەمی فیدرالی دیموکراسی عێراق هەرێمێکی پێشکەوتوو بێ و بتوان لە چوارچێوەی دەستوری عێراق ئەو بابەتانی کە هەن لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراق چارەسەریکەن و ئێمە ئومێدیەوە خوازین کە ئەمریکا لەسەر ئەم جۆرە پەیوەندی دۆستانێ لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ عێراق بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی بەردەوام بێ. لەسەر لایەنی تریش لایەنی غیرە ڕسمی ئەوەی من لەم چەند ڕۆژەی ڕابردووە لە کوبنەوەکانمان لەگەڵ بەشێک لەو ئۆپینیەن لیدەرانی کە باسم کردیان بەشێک لەو بەشداروانەی لە زانکۆی هارڤارد کە بەشدار بوون، ئێمە پێمان وایە کە لە هەرێمی ئەوان تێڕوانینێکی پۆزتیڤانیان بۆ هەرێمی کوردستان هەیە. ئەوان پیان وایە هەرێمی کوردستان ناوچەیەکی پێشکەوتوی دیموکراسیە کە سەقامگیریەکی ئاسایشی تایە و لە بەهۆی دامەزراوە ئاسایشەکانی هەرێمی کوردستان توانراوە هەرێمی کوردستان پارێزراو بێ و لەگەڵ ئەوەشە گەشە سەرنێکی باشی ئابووری هەبێ بۆیە تێڕوانینێکی ئیجابیان بەرامبەر بە هەرێمی کوردستان هەیە. بەڵێ کاکی من بەپێی ڕێکەوتنێکی نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی ئەمریکا دەبێت هەموو هێزە چەکدارەکانی ئەمریکا و هێزە لەشکریەکانی ئەمریکا تا کۆتایی ئەم ساڵ لە عێراق بکشێنەوە. هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان بەرامبەر بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا، ئێمە هەڵوێستی ئێمە لە چوارچەوەی هەڵوێستی ڕسمی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی ئێمە پێمان وایە تا ئەم لە حاڵەش کە ئێمە قسەی تیاکەین سوپای عێراق نە لە ڕووی چەکەوە نە لە ڕووی تفاقەوە نە لە ڕووی مەشقەوە نە لە ڕووی عەقیدەی سەربازیەوە ئەو سوپایە نییە کە بتوانێت عێراقێکی دیموکراتی فیدرالی دەستوری بپارێزێ. سوپایەک نییە بە شێوەیەکی بێلایەنە لە نێوان پێکاتەکانی عێراقا ئاسایشی وڵات پارێزێ. سوپایەک نییە توانای ئەوەی هەبێ سنوورەکانی خۆی لە ئەگەری هەڕەشە و مەترسی پەلاماردانی ئیقلیمی بپارێزێ. سوپایەک نییە بتوانێت ئاسمانی عێراق پارێزێ. سوپایەک نییە بتوانێت سنوورە ئاویەکانی عێراقیش پارێزێ کە عێراقێک بەم سوپایەوە کە نەتوانێت ئەم ئامانجانە بێنێتە دی. پێمان وایە پێویستە هێزەکانی ئەمریکا لە عێراق بمێننەوە بۆی بتوانن ببنە بەشێک لە گەرنتی پاراستنی ئاسایشی عێراق و بتوانن لە هەمان کاتیشا مەشق بەو سوپایە بکەن کە لە ئایندا بتوانێت بێتە سوپایە کە ئومێدی لەسەر بنیاد بنرێ بەوەی کە بتوانرێ هەم ئاسایشی ناوخۆی عێراق پارێزێ هەم ڕۆڵێکی بێلایەنانە لە نێوان لە ململانەی نێوان لایەنەکان و پێکاتەکانی عێراق ببینێ و هەم بتوانێت ئاسایش سنوورەکانش پارێز بووە. ئێمە ڕێی ئێمە هەڵوێستی ڕسمی ئێمە لەگەڵ ئەوەیە کە هێزی ئەمریکا پێویست بەوە هەیە بەپێی ڕێکەوتنێکی تازە لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراقا بەپێی ئەو ڕێژەی کە هەردوو لای اتفاقی لەسەرەکەن لە عێراق بمێنێتەوە. بەڵێ کاکی من چەند مانگێکە شەپۆڵێکی ناڕەزایی و ڕاپەڕین باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتوتەوە و هەروە ئێستاش دەبینین ڕۆژانە لە سووریا خۆپیشاندان دەکرێن. هەرێمی کوردستان سنووری لەگەڵ سووریا هەیە و لەوانەیە هەر گۆڕانکاریەک لە سووریا کاریگەر ڕاستەوخۆی هەبێت لەسەر هەرێمی کوردستان. جەنابتان وەکو پارتی دیموکراتی کوردستان چۆن دەڕوانە ئەم خۆپیشاندانان؟ ئێمە بە دوو لێنز سەیری ئەو خۆپیشاندانانەکەن. یەک لێنزێک لە ڕووی دۆزی ڕاوای خەڵکی کوردستان لە سووریا مەسەلەی نەتەوەی کورد، کە ئێمە هەڵوێستی ڕسمی پارتی دیموکراتی کوردستان ئەوەیە
پشتیوانی لە مافەنەتەوە یان ڕەواکانی خەڵکی کوردستانەکەین لە هەر شوێنێکی دنیا بێ بەڵام ئەم پشتیوانیانش ئەوەی لە چوارچێوەی پرۆسەیەکی ئاشتیانە و لە ڕێی دیالۆگ و لە ڕێی هێنانە ئارای زمانێکی لێک تێگەیشتنە ئێمە پشتیوانی لە بەکارێنانی تونند و تیژی و لە بەکارێنانی کوشتن و کوشتارۆمانە ناکەین لە هەمان حاڵەتیشە تێڕوانینی ئێمە بۆ ئەوەیە ئێمە پشتیوانی لە ئیرادە میلەتانەکەین پشتیوانی لە پرۆسی ئازادی و دیموکراسیەتەکەین بۆیە لە هەردوو حاڵەتەکەیەوە چ لە ڕووی تێڕوانینمان بۆ دۆزی ڕەوای خەڵکی کوردستان و مەسەلە نەتەوەیەکانی خەڵکی کورد لە هەر شوێنێکی دنیا بێ چ لە تێڕوانیشمان بۆ مەسەلەی ئازادی و دیموکراسیەکان و ئیرادەی میلەت بەوەی کە بی ئیرادەی میلەت هەمیشە سەرکەوتوو بێ ئێمە پێمان وایە لەم دوو ڕوانگەیەوە سەیری وەزعی ڕاپەڕینەکانی سووریاکەین بەڵام پێشمان وایە لە سایەی ڕژێمی ئێستای بەشار ئەسەدا بێ یان لە سایە ڕژێمێکی تری دوای بەشار ئەسەدا بێ چی بۆ دۆزی ڕەوای خەڵکی کوردستان و چی بۆ دیموکراسیەتی سووریا بە قازانجە شکێتەوە ئەمە بۆ ئێمە مهمە کێ بتوانێت ئەم گۆڕانکاریانە بێنێتە دی کە بە قازانجی دۆزینەتەوەی کورد لە سووریا و دیموکراسی و ئازادی لە سووریا بشکێتەوە ئێمە بە شتێکی ئیجابی پۆزتیڤ ێزانین بەڵێ بەڕێز هێمن هەورامی بەرپرسی پەیوەندیەکانی دەروی پارتی دیموکراتی کوردستانی عێراق زۆر سپاس جەنابەت دەکەم سپاس بەهێواشی